بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين محمد وعلى آله وصحبه والتابعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي، اللهم آمين. خوشکان و برایانی بەڕێز، سلام و رحمەتی خواتان لێبێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. آياتي نويكي سورة مائدة. خوي تبارك وتعالى بمدو آياتا بۆ یەکجاری بۆ هەتایی لە ئاینی ئیسلامە عەرەق و قوماری لەسەر موسڵمانان حرام کرد. مەی خواردنەوەی کرد بە کارێکی قێزەون کە خوای تەبارەک وەتەعالا پێی ناخۆشە و سزایەکی توندیشی لەسەردا ئەنێ و بە گوناحە گەورەکانیشی لە قەڵەمدا وەکو فەرمانکردنێ فەرمانی بە موسڵمانان کرد کە ئیتر خۆیانی لێ پارێزن، کە خۆیانی لێ دوور بگرن، فەجتەنیبوو، خۆتانی لێ پارێزن، خۆتانی لێ بە دوور بگرن، نەک هەر ئەوەندە کە نەیخۆیتەوە بەڵکو هەر نزیکی مەکەوە، توخنی مەکەوە. دیارە ئەوەندەی ئێمە لە قورئان و لە فەرموودەکانی خوای تەبارەک وەتەعالا تێگەیشتوین هیچ شتێکی بێ حیکمەت نییە. زۆر جار ئێمە شتانێکمان پێ باشە، خوای گەورە زوو پێی وتوین خراپە، دوایی بۆمان دەرەکێ فەرموودەی خوای تەبارەک وەتەعالایە، چونکە خوای گەورە خۆی خالقە و خۆی دروستکەرە و خۆی بەدیهێنەرە. دوایی بۆمان دەرەکێت کە عەقڵی ئێمە توانایی ئەوەی نەبووە لە کاتی خۆیان ئەوە بزانێ و دەرکی پێ بکات کە ئەم شتە خراپە، بەڵام پەروەردگارمان خۆی ئەزانێت و ئاگاداری کردوینەتەوە. هەندێک شتمان پێ ناخۆش بووە، خوا فەرمانی پێکردوین بیکەین، لە دڵی ئێمە گران بووە، لەسەر گیانمان قورس بووە، بەڵام چونکە خوای گەورە فەرمێتی بیکەین ئێمە هەر کردومانە، دوایی بۆمان دەرکەوتەوە کە بالفعل ئەوەی خوای گەورە وتوێتی بێ حیکمەت نەبووە، بەڵکو لە قانزاجی ئێمە بووە. ئێمە هەمومان چاکە بکەین، هێندەی پوشێ لە موڵکی خوا زیان ناکەین. هەر هەمووشمان بەدفرمانی و دژایەتی خوا بکەین، هێندەی پوشێ لە موڵکی خوا کەم ناکەین. یعنی ئەگەر هەموو مرۆڤەکان عەرەق بخۆنەوە خوا زەرر ناکە، ئەگەر هیچیشی نەیخواتەوە هیچ لە موڵکی خوا زیان ناکە. بەڵام کە خوای گەورە ئەم کارە ئەم بەکارێکی قێزەون و بەکارێکی خراپ لە قەڵەمدا و نەهی موسڵمانانی کردووە کە نەچن بەلایە و توخنی نەکەون، لە قانزاجی خۆمانە و لە مەسلحەتی خۆمانە. بەداخەوە لەناو کۆمەڵگای ئێمەدا هەتا بێ ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم کارەی کە مایەی هەموو خراپەکاری و چەواشەکاری و تاوانێکی ترە کە لە فەرموودەی پێغەمبەرا صلی الله علیه وسلم بە ئوم الفەواحیش بەدایکی هەموو تاوانەکان ناوی ئەبات، هەتا بێ ڕۆژ لە دوای ڕۆژ زیاکە، هەتا بێت ڕۆژ لە دوای ڕۆژ پارە ئەسەنێت. تەنها بڵێم ئەگەر کەسانێکەوە خوای گەورە هیدایەتیان و ڕێگەی مزگەوت و ماڵی خوا وای لێکردون کە بتوانن زاڵ بن بەسەر نەفسی خۆیانە، ئینا بەشی زۆری ئەو خەڵکە تێکەوتووە بە تایبەت گەنجەکان. منیش بەهۆی ئەوەی کەوا مانگی ڕەمەزان ئیتر وا لەبەر دەمایە و نزیک بۆتەوە و باشترین فرسەتی ئەوەیە کە ئینسان مراجعەی نەفسی خۆی بکاتەوە، بتوانێت لەم مانگەیە بۆ ماوەی مانگێک پرۆڤە بکات و چی کاری چەواشەکاری و خراپی و تاوانی هەیە بە یەکجار زاڵ بێ بەسەریانە و ئیتر بۆ هەتاتایی بنە بڕیان کا و نەچێتەوە سەریان. بۆیە حەزم کرد تایبەت ئەم کارە ناشیاوە، ئەم تاوانە گەورەیە کە لە هەرە تاوانە گەورەکانە کە لە ئیسلامە خوای تەبارەک وەتەعالا قەدەغەی کردو و دەیان فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڕەشەی توندی لەسەر کردووە. حەز ئەکەم ئەو ئاەت و فەرمودانە عەرزی جەنابتان بکەم هەتاکو بێتە مای ئیشەڵڵا هیدایەتدان و گەڕانەوەی ئەو کەسانی کەوا دوو دڵن یا هەنگێ جار خەریکە دەستی بووە بەنیایەش تا مودمینی نەبوون، تەنانەت ئەو کەسانەشی کە مودمینی بوون و ئەزانن چه زەرەرێکی بۆ گیانیان هەیە، ئەگەر هەر وەکو دین باوەڕیان بە دینێ بەزەیەکیان بە گیان و بەلاشە و جەستەی خۆیان نابێتەوە، ئەو کەسانە با بەزەیەکیان بە ماڵ و منداڵی خۆیان نابێتەوە. کەس نییە نەزانێتەوە مەی خواردنەوە چ زەرەرێکی هەیە، چ تاوانێکە. بە حەقیقەت ئێمە چای خۆمانی لێ عاسا کوێر ئەەکەین، ئەگینا ئەم مەسەلەیە ئەمەندە گەورەیە میلەتان هەموو تووشی قەیران بوون بەدەستیەوە، بەڵام هیچ میلەتێک نەیتوانیوە بە تەواوەتی زاڵ بێ بەسەر ئەم کارەیە تەنها ئومەتی ئیسلام نەبێت. خوای تەبارەک وەتەعالا هەمووی لە قورئانە، هەموو قورئان 4 دانە جار باسی عەرەقی تیا کراوە، لە 4 شوێنە باسی عەرەق کراوە. یەکەمینیان خوای تەبارەک وەتەعالا أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم لسورة نحلة
ومن ثمرات النخيل والأعناب تتخذون منه سكرا ورزقا حسنا إن في ذلك لآية لقوم يعقلون. آيات شصحة سورة النحل. أفرمي لبروبومي خرما دار خرما لقل جوركاني تريا تتخذون منه سكرا ورزقا حسنا. عرقي ليدروزكا مي أو يكسر خوشتانك لقل رزقيكي باشيش رزقيكي باك. لخرما ولا تريا چي دروزكا عرقو رزقيكي باك. ئەوەی کە عاقڵ و باش لە قورئان وردە بۆ لە سەحابەکان تێگەیشت کە خوای گەورە بە بێهوودە عەرەق و ڕزقی پاکی لێک جیا نەکردوێتەوە. مادەمە فەرمێ عەرەق و ڕزقی پاک دیارە ڕزقی پاک نییە عەرەق. ئەگینا ئەویشە خستە ژێر ناوی ڕزقی پاکەوە ڕزقێکی باشەوە. مادەم عەرەقەکەی لێ جیا کردوێتەوە لە ڕزقەن حەسەنە بۆیان دەرکەوت کەوا خوای گەورە مەی و عەرەقی پێ ڕزقێکی پاک و باش نییە. بەڵام جارێ حرام نەکراوە. چونکە ئەم خەڵکە چەند ساڵە فێر بوون فێری ئەم کارە بوون. پێویستەکە ئیمانێکی وا لە دڵتا بێ کە فەرموودەیەک لەلایەن خواوە هات فەرمانێک لەلایەن خواوە هات تۆ ئیمانەکە و گەیشتبێتە ڕادەیە کە بتوانی بەسەر یا زاڵ ببی هەرچەنە دڵی خۆشە حەزی پێ بکات. ئەگەر کارێکیش خوای گەورە نەهیلێ کرد هەرچەنە دڵە ئارەزووی بێ و تالیبی بێت مادەم خوا نەهیلێ کردو تۆ لێی دوورکەویتەوە. ئەمە پێویست بە ئیمانێکی دامەزرایی وا ئەکا کە تۆ بە ڕادەیەک هەستکەی خوا بە چاوی خۆت ئەبینی بە چاوی سەرت ئەمەندە شەرم لێ بکەی اینجا ئەتوانی بە قسەی بکەیت. بەڵام وەکو ئاگاداریەک ئاگاداریە بە موسڵمانەکانەمە هێشتا هەر لە شاری مەکەیە بچووکە سوڕەتی نەحل مەکیە ئاگاداری کردنەوە کە عەرەق مەی ڕزقێکی پاک نییە. لە پاژەوەیە لە ئاەتی کە فەرمووی یەسئەلونەکە عەنی الخەمر والمەیسر ئەی محەممەد پرسیارە لێکن دەربارەی عەرەق و قومار قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما. على بيان بلا أي محمد صلاة والسلام خير سلبي بو صحابانا بلا بو خلقي برسياري عرق قمار اللي أكن بلا أمانة سودي كتيايا قانزاجي كتيايا باري بي بياكيت وتجارتك أو بياكيت بلام تاواني قوري تيايا قينا لدنيا قانزاجي كي بياكيت تجارتك سود مندو جفانتي بيابراكيت بلام إثمك قورو تاواني كي قوري للا ينخوا وإثمهما أكبر من نفعهما. گوناحەکەشی ئەمەندە گەورەیە لای خوا مقارنە ناکرێت لەگەڵ ئەو تۆزە سوودە دنیایی کە تۆ قانزاجی لێکەی. لەبەرەوە لە پێناو مەسلحەتێکی دنیاییە و گیرفانپڕکردنێکی دنیاییە خۆ تووچاری ئەو گوناحە گەورەیە مەکە. ئەمە بۆ جاری دۆم ئاگاداریکردنەوە. جاری سێهەم خوای گەورە پێی وتی لا تقربوا الصلاة وأنتم سكارى بە سەرخۆشی قەرەی نوێژ مەکەون حتى تعلموا ما تقولون تا بزانن ئەڵێن چی. زۆربەی سەحابەکان ئەڵێن جاری وا بووە ناو کاتن ناو سەحابەیە عەرەق خوراوەتەوە ئەڵێ قل يا أيها الكافرون ما نخنا جاتي بڵێن لا أعبد ما تعبدون بعكس ولاکانمان لا برد ئەمانە أعبد ما تعبدون ئەوەی ئێوە ئەیپەرستن ئێمەژەی پەرستین بە کافرەکانیانەوت کام قسەیە بێ بە کفر گۆڕینی ئاەتی کە قورئان یاخود تۆ بدوێت ذیکری خوا بکەی بە کفر بڵێ چونکە هۆش لای خۆت نییە لەو کاتەیە لەبەرەوە فەرمووی بە سەرخۆشی بە هیچ شێوەیە قەرەی نوێژ مەکەون بۆ چونکە کە ئەو کاتە من ئیلێکردن بەس تەنها بینی نوێژی ئیشا نوێژی ئیشا و بەیانی ئەگەر ئەو کاتە تۆزێ بتوانێت عەرەق بخورێتەوە و دوای فریاکە عەرەقەکە بەری بات و نوێژەکەی بکات ئینە پێنج فەرزەکەی تر ئەوە ماوەکانیان کەمە هەچ کەس عەرەقی تیا بخوات هێشتا بەری نایە کاتی فەرزەکەی تر دێت لەبەرەوە خوای گەورە وای لێکردن قۆناغ بە قۆناغ ئەیزانی ئەمە چۆتە خوێن و ئێسقانیانەوە ئەمەی خواردنەوە لەناو هەموو میلەتەکانە باو بووە ڕۆژ لە دوای ڕۆژ قورئان ئیمانی ئەو سەحابانی بەقووە دەکرد ئیمانی ئەو ئومەتی ئیسلامی دامەزراوە کرد وای لێ ئەکردن کە ئیتر تاو گوێڕایەڵ بن و گوێقوڵاق بن بۆ فەرمانەکانی پەروەردگاریان قۆناغ بە قۆناغیش ئاگاداریەکردنەوە ئەمە شتێکی خراپە هەر جاری لایەنێکی خراپەی ئەمەی بۆ بازەکردن تاکو ئاەتی ئەخیر هاتە خوارەوە لە سوورەتی مائیدەیە کە خوای تەبارەک وتەعالە بۆ یەکجاری نەهی عەرەق خواردنەوەی کرد لە هەموو مسلمانان پێی فەرموون إنما الخمر والميسر والأنصاب والأزلام طبعا يا أيها الذين آمنوا أم فرمانە بۆ ئەو کەسانەی کە ئیمانیان هەیە ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هەیە هەچ کەس گوێی لەم ئاەتە بوو خۆی بە ئیمان نارەزانێ خۆی بە شوێنکەوتووی دینی محەممەد ئەزانێ خۆی بە مسلمان ئەزانێت با گوێ ڕایەڵی ئەم فەرموودەی خوا بێت ئەم فەرمانەی خوا بێ ئەفەرمێ ئەی ئەو کەسانەی ئیمانتان هەیە یا أيها الذين آمنوا خطاب بۆ کافری ماقی کافرمان نییە حەقی دینەکانی ترمان نییە بەڵام ئەی ئەو کەسەی خۆت بە مسلمان ئەزانیت قبوڵ ناکەی پێ بڵێن بێ ئیمان و پێ بڵێن کافر ئەمە خوا لەگەڵ تۆیەتی ئەمە پەروەردگارێ لە سەر و حەو ئاسمان و ئەم فەرمانەی بۆ ناردووی بە پێغەمبەرە ڕازگۆکەی خۆیە بۆ هەتایە ئەخوێندێتەوە لەو ڕۆژە و ئەم ئاەتاتۆتە خوارەوە هەتا ئەمڕۆ زەمە و فەتحەیەکی نەزیای کردووە نەکەمی کردووە
هەر فەرموودەکەی خوایە کە 1400 ساڵ لەمەوە پێش هاتە خوارەوە بۆ سەحابەکان و کاریان پێکرد. ئەم ئاەتە هاتە خوارەوە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئیمانداران ئینەما الخەمر والمەیسیر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم ترحمون. ئەم عەرق و قومارە خۆتانی لێ پارێزە بەڵکو خوای گەورە ڕەحمتان پێ بکات. فاجتنبوه خۆتانی لێ پارێزن، خۆتانی لێ دوورە پەرێز بگرن بەڵکو خوا ڕەحمتان پێ بکات. إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر. شەیتان ئەیوێ دوژمنایەتی و ناکۆکی و ناخۆشی و ئاژاوە بخاتە بینتانەوە بەهۆی ئەم عەرق و قومارەوە. برا بەڕێزەکەم، ئیحسائی هەموو وڵاتانی دنیا، ئیحسائی ئەمریکا ئەڵێ نیوەی ڕێکی حەوادیسی سیارە لەناو ئەمریکایە بەهۆی سەرخۆشیەوەیە کە لەوێ ئەگەر هەر بە ئاو شورتەیەک بێت جیازیان پێیکەن بەدەمێ بەس بۆنی عەرەقی لێ بێت سیارەکەشی حیجزەکەن و غەرامەشیەکەن. اینجا نیوەی حادیسەی سیارە لە وڵاتەیە بەهۆی عەرق خواردنەوەیە. لە هەموو ئەوروپایە نیوەی حادیسەی سیارە بەهۆی عەرق خواردنەوەیە. چ جای وڵاتی کێمەکە و قانونی هەرتیان نییە. سەرخۆش بە ئارەزوی خۆی یاری بە سیارە ئەکا و یاری بە ڕۆحی خەڵکەکا و یاری بە مقەدەراتی خەڵکەکە کەس نییە بڵێ بۆ ئەکەیت. سەیری کە بڕۆ ئیحسائی مەحکەمەکان سەیری کە بزانە ڕۆژانە چەند کە ژنی خۆی تەلاقیا و ماڵی خۆی وێرانەکە بەهۆی سەرخۆش بۆ ئاگای لێ نەبوو تەلاق بەدەمیا هاتۆ ژنەی خۆی تەلاق داوە. چەند جار بەهۆی ئەم عەرق خواردنەوە هۆشی لای خۆی نەماوە شەڕە چەقۆی کردو شەڕە تفەنگی کردو خەڵکی کوشتۆ خوێنی خەڵکی بە نەحەق ڕەشتووە. بچنە دایرەی پۆلیسەکان و ئیحسائیە وەربگرن زانن عەرقخۆری چی بە خەڵکەکە، چی ئاشوب و ئاژاوی ناو خەڵکەیە. وەکو خوای گەورە لێرا فەرمی ئینەما یورید الشەیطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر. شەیطان هەموو مەبەستەکەی لەم عەرق و قومارە ئەوەیە شەڕ و ئاشوب و ئاژاو بخاتە بینتانەوە. لە وڵاتێکە 4 نەفەرە کوژرێ بە ناوی مەسەلەن کاری تیرۆرەوەی بە ناوی کارێکی تەعەدایەکردنەوەی دەستدرێژیەوەیە هەموو دنیا دێتەوە یەک. دەیان ئوستۆڵ و جێیش بەڕێ ئەکرێت بۆی ئەم کارانە قەدەغە بکرێت. خۆ هەمووی بخەیتە سەر یەک لە دنیای ئەم کارانە بەقەی مانگێکی عەرق خواردنەوە کارەساتی لێ نەقەوماوە خەڵکی پێتیان نەچوو خەڵکی پێ نەڕۆشتووە. ئەی باشە دەسەڵاتداران و حکومەتان بۆ لەمە ناکۆڵنەوە. بۆ یاری بە مقەدەرات و بەگیانی ئەو خەڵکە بکرێ گەنجێک بێت و خۆی سەرخۆش کات و ڕۆژی جومعەیە لەو ڕۆژە مبارەکەیە بچێ لە بناری ئەزمەر و لەم بار و لەو نادی خۆی سەرخۆش کات و یەکسەر سواری سیارەکە بێت و پێی لێنێ بە کۆڵانەکانە فرکێنی پێ بکەم ناڵی خەڵک پشێلێت دوایش بێن سڵحی بۆ بکەن. دوایش بڵێن وەڵات سەرخۆش بوو فەقیرە ئاگای لە خۆی نەبووکو سەرخۆشی و عوزرێکی مەقبول بێت. ئیتر قەیناکە یا وەڵام مامۆستا لە کاتێکە تەلاقی لە دەم دەچوە سەرخۆش بە خۆشی لای خۆی نەبووە. تەلاقەکەی بۆ نەخرێ وەکو وەگەی سەرخۆشی ئەو عوزرێکی مەقبولە ئیتر هەرچێکیشکا مەعزەرەتی هەیە. ئەمە شتێکە خوای گەورە بە بێحیکمەت نەهی لێ نەکردووە. جا لە هەمووی سەیرتر و عەجیبتر ئەو حاڵەتەیە کاتێک ئەم ئاەتە هاتە خوارەوە سەحابە چۆن بەرەو پیری چوون. ئێمە حەدیثمان هەیە حەدیثی صەحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆن لە کاتێکە ئەم ئاەتە هاتووەتە خوارەوە لە ناو شاری مەدینەیە دوکان هەبوو عەرەقی فرۆشت. لەو کاتەیە سەحابە دانیشتون جاری وا بووە لە ناو دوکانێکی عەرق فرۆشیە خەریکی عەرق خواردنەوە بوون. یەکێ لە سەحابەکان دێ هەواڵیان بۆ دێنێت پیان ئەڵێت ئەزانن ئاەت هاتووەتە خوارەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە عەرەقی حرام کردووە. ئەم حەدیثە حەدیثێکی صەحیحە. ئەنەسی کوڕی مالیک بۆمانە گێڕێتەوە. أفرمي ما كان لأهل المدينة شراب حيث حرمت الخرم أعجب إليه من التمر والبسر فإني لأسقي أصحاب رسول الله صلى الله عليه وسلم وهو عند أبي طلحة عليه خوشويستين شراب للان أم شراب بك لخرما ولا تري دروسيانا كرت يأخذ لدنك خرما دروسيانا كرت ألا من خوم لا أبو طلحة بو عرق بوتيه كردن بو صحابة كان أنا زجرته پیاوێک گەڵێ لێوە هات تێپەڕی ناوی پیاوەکەشی نەزانی و نازانی کێ بووە. پیاوێک تێپەڕی بەلای دوکانی عەرق فرۆشیەکەیە کە ئەم سەحابانە تیا دانیشتون و عەرق دەخۆنەوە. فقال وتی إن الخمر قد حرمت. ئەزانن عەرق حرام کرا، مەی خواردنەوە حرام کرا. ئەنەس بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ فما قالوا متى أو حتى ننظر. ئەڵێ هیچ کامیان لەم سەحابانەی کە دانیشت بوون خەریکی مەی خواردنەوە بوون هیچ کامیان نەیوت کەی لەکوێ بەچی حرام کرا. بۆسم پەلە مەکەن با بزانین وایە بازانین پێغەمبەر صلی الله علیه و سلم حرامی کردووە ئاەت هاتووەتە خوارەوە بە فەرموودەی پێغەمبەر حرام کراوە کەسیان پرسیارانەی نەکرد. بەس زەلامێک لێوە تێپەڕی وتی ئەزانن جەماعەت حەرق حرام کرا بەس ئەمەندا.
على قالوا يا أنس أهرقها بيانوتين عادي أنس وعرق برجك بدأ في بومانتيكي عادي قلبي كرو برجا ثم قالوا عند أم سليم أبردوا وأختفلوا إن جاتون لا سليم نيورو لا أوبون أبي أكل بخوانا خوان شتو خوان جوجان بسم الله كده وكل خمان أوتي ثم طيبتهم خوان باكدنوا إن جاء ثم راحوا إلى النبي صلى الله عليه وسلم شو خدمت بيغمبر صلى الله عليه وسلم كفيني أكل خوالة كالراس أوبيا وشون يود أوابو قال أنا فما طعمها بعد أنا ظل قسم بخواتي دعاء وكسيان تامي عن نكر أو إيمانا بيشتر إسلام آواز زمينة سازي بوكر بو إيمانك واخس بو دليان هزار أو نشتاق للان لعرق شيرين تريش بيه كخواي قورة فرمي وازي لبين ودفي لهالقنو حرامات طواو أبريتوا أبيت ترسي خوابي لدلتاو خوشويستي خواو شرمي خواو لدلابه إنجا تو أتواني دزدوش تبكي كأو ندلو نفس حزيبي أكاد صحابة كاني بيغمر صلاة والسلام خواي لسر بي آوا پرورد كرابون آوا جوريالي فرمانا كاني خواو بيغمركي خواو من صلاة والسلام خواي لسر بيت أمرو أو كثاني كخوان بمسلمان وبإيمان رزانن بأمن منانيان لبرچاو بيت ونزانن هنگ يكذبوان بعض كان على خوارنو إجگار بوشيوينيا كاكي مهل مناسبات أخوينوا كاكا بس سري صال أخوينوا ججنا وججن أخوينوا تایبەتە مەسەلەیەم بۆیە لێرەیە هەڵبژاردۆ چونکە فرسەتێکی گەورە لە بەردەمی هەموو گەنجەکانی ئەم کوردستانەمانە یاخود هەرموو ئەو گەنجانی کە گویان لە دەنگمانە ئەو کەسانی کە ئەیانەوێت تاو توانن زاڵن بەسەر نەفسی خوانەوە عادەتە خراپەترەکەن باشترین فرسەت ئەم مانگی ڕەمەزانەیە بۆ هاندان و بۆ یارمەتیدانیشان بە ئەو کارام لە هەموو شتێک زیاتر پێم وایە بیر لە زەرەرەکانی عەرەق نەکەنەوە هێندەی کەوا بیر لە فرمودەکانی خوا و پێغەمبەرەکەی خوا بکەنەوە چونکە ئەو ئیمانەیە بەس ئەتوانێت وا لێ بکاتەوە زاڵبی بەسەر و عادەتە خراپەیە بۆیە لێرە کۆمەڵێک لەو فرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە توانیومە کۆی کەمەوە فرمودەی صحیحی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت سەبارەت بە خراپی عەرەق سزای عەرەقخۆر کە خوای گەورە ئەم مەسەلەیە چەند بە گەورە و بە هەندێکی گەورە وەرەگرێت ئەم حەدیثانەتان گوێ لێ بێت هەتاکە ئەو کاتە اینجا خۆتان حکم بن کە بزانن قەزەی عەرەق خواردنەوە لە ئیسلامە تا چ ڕادەیەک کارێکی قێزەون و لە تاوانە گەورەکان حسابە ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کێکێکە لە سەحابە نزیکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ خۆشەویستم پێغەمبەر صلی الله علیه و سلم سەلات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ وەسیەتی بۆ کردم پێی فەرمووم کە چەند شتێک هەیە خۆمی لێ پارێزم یەکەم پێی فەرمووم لا تشرك بالله شيئا وإن قطعت وإن حرقت فەرمووی نەخەڵە تابی شەریک بۆ خوا پەیاکەی کەسکەی بە هاوڵ و شەریکی خوا ئەگەر لەتیش بکەن ئەگەر بش سووتێنن پارچە پارچە بکری و بسووتێندەی بەڵام هاوتا بۆ خوا بڕیار نەدەی شەریک بۆ خوا بڕیار نەدەی دووهەم پێی فەرمووم ولا تترك صلاة مكتوبة متعمدا فمن تركها متعمدا فقد برئت منه الذمة پێی وتم وتی قەت نەخەڵە تابی نوێژێکت بە ئەنقەس نوێژێکی فەرز بە ئەنقەس تەرکەیت نەیەڵی نوێژێکی فەرزت بە ئەنقەس بفەوتێنی چونکە هەر کەس بە ئەنقەس نوێژێکی فەوتان ئەوە زیممەی خو لە زیممەی خوا چۆتە دەرە و خوای گەورە بەریە لێی یەک نوێژ بە ئەنقەس بفەوتێنی ئەڵێ فەقەت بەریئەت منه الذمة تەواو لە زیممەی خوایە نەماوە زەلامە ولا تشرب الخمر فإنه مفتاح كل شر سيمش بيوتم نخلة تابي مي بخويتوا عرق بخويتوا چونك كليلي همو تاوانك عرقا كليلي همو خرافة كاريك عرقا تايبد نصيحتي كده متيخو لم سيشتب باريزا لفرموديكي ترى أجرنوكوا پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرميتي من كان يؤمن بالله واليوم الآخر هركز إيماني بخوا وبقيامت هيا هەچکەس ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی و بە حساب و لێپرسینەوە هەیە فەلا یەقعودەنە عەلی مائیدەة یودار عەلەیها الخەمر با لەسەر مێزێدا نەنیشە کە عەرەقی لەسەر بگێڕدرێ ئەگەر خۆشی نەیخواتەوە نەچێتە سەر مێزی کەسانێک کەوا عەرەقیان لەسەر مێزەکایەوە نانەخۆ جاری وایە مێزی لەسەردان مەچۆ شوێنێ عەرەقی تیا بخورێتەوە لەسەر مێزێک لەگەڵ کەسانێکا دا مەنیشە کە لەگەڵ خواردن و مەشروباتیانە عەرەقیش بخورێتەوە لفرموديكي كيك ابن عباس رضا ورحمتي خويلي ببومان جيرته أفرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يشرب الخمر حجكز إيماني بخوا بقيامته بعرق نخواته ومن كان يؤمن بالله واليوم الآخر حجكز يكيش إيماني بخوا بقيامته فلا يجد على مائدة يشرب عليها الخمر بعدا ننشي لسر ميزك عرقي لي بخلته ئەمە سەحابەیەکی تریش بە هەمان شێوە تەئکیدی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەرەوە گرتەوە کە نەخۆتان بیخۆنەوە نە لەسەر مێزێکیش دانیشن لەگەڵ کەسانێک دامەنیشن کە عەرەق بخۆنەوە
ئەڵێ هەچ کەس ئیمانی بەخوا و بە قیامەت هەیە، یعنی ئەگەر وان نەکرد ئیمانە بەخوا و بە قیامەت نییە، پاشانە فەرمێ هەچ کەسێکیش ئیمانی بەخوا و بە قیامەت هەیە فەلا یەخلوەنە بئیمرأة لەیسە بەینەه وبەینەهما مەحرەم، قەت با بەتەنیا لەگەڵ ئافرەتێکا دانەنیشێت، ئافرەتێک کە نامەحرەم بێ پێی، ئەگەر زەلامێکی مەحرەمیان لەگەڵانە بێ قەت بەتەنیا لەگەڵ ئافرەتێکا بەتەنیا دامەنیشە، چونکە هەچ دوانێک ژن و پیاوێک پێکەوە دابنیشن ئیلا شەیتان فێ هەمیانە. تەنانەت لە فەرمودەیەکا فەرمێ وتیان یا ڕەسوڵ ئەگەر ئافرەتەکە لە خوا ترسیش بێ، وتی ئەگەر مەریەمی کچی عیمرانیش بێ، ژن و پیاوی نامەحرەم کە پێکەوە لە شوێنێکی چۆڵات تەنیایە پێکەوە دانیشن ئیلا شەیتان فێمیانە و قەتەرەی دڵی ئەمە با بۆ ئەوی ئەو یێنێ بۆ ئەو هەتاکو غەڵەتیان پێ ئەکات. لە فەرمودەیەکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە عوبادەی کوڕی سامید ڕەزای خوای لێ بێ بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ والذي نفسي بيده سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە، ئەم پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن ئەخواتە، فەرمێ سوێن بۆی گیانی منی بەدەستە لەیەبیتەنە ئوناس من ئومەتی على عشر وبطر ولعب وله، کەسانێک لەم ئومەتەی من پەیا ئەبن لەسەر ڕابواردن و کەیف و سەفا و گوناح و خواردنەوە و مەی خواردنەوە سەرەنێنەوە شەوە خەون، فيصبح قردة وخنازير باستحلالهم المحارم واتخاذهم القناد وشربهم الخمر. بۆ بەیانی خوای گەورە ڕویان وەرەگێڕێ ئەیان کا بە مەیمون و بە بەراز لەبەرەوەی عەرەقیان حەڵال کردبوو، لەبەرەوەی حرامەکانی خۆیان حەڵال کردبوو، لەبەرەوەی ئافرەتی گۆرانی بێژیان هێنابوو بە سەریانە ڕەقف کە هەتاکو دەم و بەیان و ئەمانش عەرەقیانە خواردەوە و بئەکلهم الربا سوو خواردنیان حرام کردبوو وەلەفیهم الحەریر ئاوریشمیان حەلال کردبوو لەبەریان نەکرد. ئەمانە ئەخلاقی ئومەتی محەممەد نین، کەسانێک شایەتمان دێنن، کەسانێک باوەڕیان بەخۆ بە پێغەمبەری خوا هەیە بە دەمی خۆیان، کەچی ناوێکیان لە عەرەق ناوە کاکە ئەڵێ خۆ عەرەق خوای گەورە و توێتی عەرەق خۆ نەی و تۆ بیرە، وازانم فێڵە لە خوا کرێ، خوای گەورە و توێتی عەرەق خۆ نەی و تۆ ویسکی گە بەگاڵتە پێکردنەوە بەگەمەوە. ئافرەتی گۆرانی بێژ و کولێرەکانە قینادە و ئافرەتانن کە گۆرانی ئەڵێن تا بەیانی بە دەوریانە ڕەقسیان بۆکەن و سەمایان بۆکەن و ئەمانش عەرەق ئەخۆن و خەریکی تاوانکردن و بە حەڵاڵیشی ئەزانن، ئەفەرمێ شەو تا بەیانی لەسەر و حاڵە سەرەنێنەوە بەیانی کە هەڵەسن خوای گەورە ڕووی وەرگێڕاون کردوونی بە مەیمون و بەراز. ئەمە حەدیثی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. لە حەدیثێکە پێغەمبەرەکەمانە فەرمێت سەڵات و سەلامی خوای لەسەر بێت من لبس الحرير في الدنيا لم يلبسه في الآخرة ومن شرب الخمر في الدنيا لم يشربها في الآخرة. هەچ کەس لە دنیا ئاوریشم لەبەرکە لە قیامەتە ئاوریشم لەبەر ناکە و لێ حرامەکرێ، ئەوەشی لە دنیاە عەرەق بخوا خوای گەورە لە قیامەتە لێ حرامەکە و نایەڵێ عەرەق بخواتەوە. ئەو عەرەقەشی کە لە بەهەشتا هەیە لە قیامەتە هەیە هەچ کەس قومێکی لێ بخواتەوە ئیتر شتێکە تایبەت خوای گەورە دروستی کردووە، وەکو عەرەقی دنیا عەقڵ نابات، وەکو عەرەقی دنیا ئینسان بێهۆش و بێئیدراک ناکات، عەرەقێک کە ئینسان تووشی نەشۆ و لەززەتێکەکا بەبێ ئەوەی عەقلی لەدەست بات، مەگەر خوای گەورە خۆی بیزانێ لە پاداشی ئەوەیە کە لە دنیاە نەیان خواردوێتەوە خوای گەورە لە بەهەشتا پیانە بەخشێ، بەڵام ئەفەرمێ ئەوەی لە دنیاە بیخوا و لەسەر و حاڵە بمرێ لە بەهەشتا تامی ناکات. لە فەرمودەیەکی کە ئەنەس بۆمانە گەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، طبعاً ئەنەس خزمەکاری پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم دائیم لە خزمەتیا بووە، ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە ئەفەرمێت، یعنی پێغەمبەر لە خواوە نەقلی ئەکا بۆمان، ئەفەرمێ من ترك الخمر وهو يقدر عليه، هەچ کەس عەرەق نەخواتەوە بتوانێت بیخواتەوە بەس لەبەر خوا تەرکی کاو نەیخواتەوە لأسقينه منه في حظيرة القدس، وعد بێ لەسەرم ئەبێ لە حەظیرەی قودسە لە بەرزترین پلەیە لەگەڵ پیاوچاکانە لە بەهەشتا ئیلا لەوێ خۆم عەرەقی ئەوێ پێنۆشکەم و بیدەمێ وەکو هەدیە لەوێ پێی بەخشم، جاوەرە خوای گەورە ئەبێت چی بۆ دروستکاو لێ بداتێ، ئەڵێ لەوێ خۆم ئەیدەمێ پاداشی ئەوەی کە لە دنیاە لەبەر خاتی من ئەیتوانی بیشی خواتەوە بەڵام تەرکی کردو نەیخواتەوە، جاوەرە خوا لێ خۆی ئەو حەقە بۆ بکاتەوە خۆی بداتی. ئەفەرمێ ومن ترك الحرير وهو يقدر عليه، هەچ کەسێکیش ئاوریشم ترکا و بەڵام دەسەڵاتیشی هەبێ بەسەریا بتوانێت لە بەریکا بەڵام لەبەر خوا لە بەری نەکا لأكسونة إياه في حظيرة القدس، لە حەظیرەتی قودسە لە پلەی بەرزی بەهەشتا من ئەو حەقی بۆ ئەکەم و ئاوریشمی بەهەشتیەکەم بەبەرە. فەرمودەیەکی تری پێغەمبەر صلی الله علیه وسلم داخوشکان برایان جوان گوێ لە فەرمودانە بگرن، ئەوەی بەمانە نێتە سەڕێ و پەشیمان نەبێتەوە، ئەوەی باوەڕی بەخوا و بە قیامەت هەیە ئەگەر ئەم فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاری تێ نەکاو لە گوێیان نەگرێ بەخوا بە هەزار نەسیحەتی تر ناگەڕێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من سره أن يسقيه الله الخمر في الآخرة فليتركها في الدنيا، هەچ کەس حەزەکە خوا لە قیامەتا مەجاری باتێ مەی بخواتەوە، حەزی لە عەرەقە ئەوێ لە بەهەشتا بیخواتەوە با لە دنیا تەرکیکە.
هەچ کەسێکیش ئەوێ خوای گەورە لە قیامەتە ئاوریشمی بکا بەربەرە با لە دنیاە تەرکی بکات. عەماری کوڕی یاسر، ئەو عەماری کە دایک و باوکیان لە بەرچاوە شەهید کرد، ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگێڕێتەوە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سێ کەس چاویان بە بەهەژ ناکەوێ، ثلاثة لا يدخلون الجنة أبدا، سێ جۆر کەس بۆ هەتایە چاویان بە بەهەژ ناکەوێت تی ناچن. الديوث والرجيلة من النساء ومدمن الخمر. فەرمووی دەیوث لەگەڵ ئەو ئافرەتەی خۆی وەک پیاو لێکە لەگەڵ ئەو کەسی کە مدمنی عەرەقە. قالوا يا رسول الله أما مدمن الخمر فقد عرفناه. وتیان ئەی پێغەمبەری خوا ئەزانین مدمنی عەرەق ئەزانین نەزانین کێیە، و کەسی کە ئیدمانی بۆ ئالوودەی عەرەق بۆی تەرک ناکرێ، بەڵام دەیوث کێیە؟ فەرمووی الذي لا يبالي من دخل على أهله. فەرمووی دەیوث ئەو کەسەیە کە بە خەیاڵێ نایە هەچ پیاوێک ئەچێتە لای خێزانی، خێزانی لەگەڵ کیایە و چۆن یێتە دەرەوە و چۆن ئەڕۆ کێ ئەچێتە لای بە خەیاڵیان نایەت. فەرمی ئەوە چاوی بە بەهەژ ناکەوێ، ئەوەی کە غیرەتی پیاوەتی تیان نەماوە، دیفاع لە شەرەف و ناموسی خۆی ناکات. ئەڵێ وتمان فەمە ڕەجیلەة من النساء، ئەو ئافرەتەی کە وەکو پیاوە من بەس پێ چییە؟ فەرمووی ئەوەی کاتێ جلی وەکو پیاو لەبەرەکە شکلی خۆی وەکو شکلی پیاو لێکە. فەرمووی ئەم سێ نەوع کەسە چاویان بە بەهەژ ناکەوێت، بۆ حتا کەلیمەی ئەبەدەنی بەکارهێنا، ئەڵێ بۆ هەتایی چاویان بە بەهەژ ناکەوێت ناچن ناو باشتەوە. لە فەرمودەیەکی کەیە فەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن. زیناکار لەو لەحظەتەیە کە زیناکاکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئیمانی نییە. ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن. دز لە کاتی دزیکردنەکە ئیمانی نییە. ولا يشرب الخمر حين يشربها وهو مؤمن. ئەو کەسەشی کە عەرەق دەخواتەوە لە کاتی عەرەق خواردنەوەکە ئیمانی نییە. لەو لەحظەتەیە بمرێ خوا پەنامان بە لەسەر زیناکردن یا لەسەر دزیکردن یا لەسەر عەرەق خواردن ڕۆحی دەرچێ بکوژرێ سیارەی وەرگەڕێ بەو حاڵەوە بمرێ بەبێ ئیمانی ئەچێتەوە بەردەمی خوا پەنامان بە. لە فەرمودەیەکە فەرمێت چۆن جلەکانی بەری داکەنەوە ئاوا ئیمانەکەشی داکەنرا و لی دوورکەوتۆ ئیمانی نییە لەو لەحظەتەیە. اینجا دوای ئەوە ئەگەر کە هۆشی هاتەوە یا لە زیناکەی تەواو بوو یا لە دزیەکە تەواو بوو یا لە عەرەق خواردنەوەکە تەواو بوو، اینجا دەرگای تۆبە کراوەتەوە ئەگەر تۆبە بکات، بەڵام بەو حاڵەی بمرێ بەبێ ئیمانی ئەڕوا خوا پەنامان بە. عەرەقخۆر بەو حاڵە بڕوات بەبێ ئیمانی ئەڕوات. دەیان کەس خوا پەنامان بە لە کاتی عەرەقا و بە سەرخۆشی سیارەیان وەرگەڕا، بە سەرخۆشی بە سەر زیناوە تیاچوون و سەری خۆیان دانا. جاوەرە ئەوە لە دنیای ئابڕوچوونەکە و حیاتچوونەکە، جاوەرە لە لای خوش. ئینسان ئەگەر باوکی مامۆستایەکی برا گەورەیەکی یەکێک تۆزێ شەروی لێ بکە، چاوی لێ بێ ڕووی یە زینا بکە، ڕووی یە لە بەردەمی عەرەق بخواتەوە. ئەگەرێکی ئیمانی بەخوا هەبێ بزانێ پەروەردگارەکەی چاوی لێیە ڕووی یە عەرەق بخواتەوە، دیارە ئیمانی نییە لەو لەحظەتەیە. ئەوەی کە لە بیری نەبێ لەو لەحظەتەیە ذاتی خوایە، بۆیە کە عەرەق دەخواتەوە، بۆیە بە خەیاڵ لێ نایە زینە ئەکات لەو لەحظەتەیە، بۆیە دزی ئەکات. ئەگەر بیزانەیە لەو کاتەیە پەروەردگارێکی و خالقێکی و چاوی لێیە شتی وایە کرد، بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بۆ حاڵەتەوە بمرێ یاخود ئەوەی لەو حاڵەتەیە بێ ئیمانە، لە کاتی کردنی ئەو کارە ئیمانی نییە. اینجا کەسانێک با نەڵێن ئەمە هەر عەرەقخۆرەوەکە وایە ئەمە تاوانەکەیەتی، نەخێر. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ خوا لەعنەتی لە دە کەس کردووە بەهۆی عەرەقەوە، دە کەس بەهۆی ئەم عەرەقەوە لەعنەتی لێکراوە تاوانیان وەکو یەکە. ئەفەرمێ لعن الله الخمر والشاربة، خوا لعنتي لعرقك كردو لوشي كأي خواتوا، وساقيها أوشي كوا أي جرت، ومبتاعها أوشي كأي كرت. لو أنا خويني خواتو بيكري بكم والله ما من وتام لفلانة شنجار بيانتم من لفلانة شون إجا كم مسؤولة كم ياخذ كابراي منظمة كبي أم يربو عرق كرين ما مصاتوانم هيا أما بيغمرك كما صلاة والسلام خوي لسبب. أفرمد لعن الله خواي جورا لعنتي كردوا لعرقك ولوي كأي خواتوا لوي كأي جربيك كي بوتي أكاد لوشي كأي كرد لوشي كأي فروشي وبائعها وعاصرها ومعتصرها أوشي كي كم جاء تريكي آخر معكي بوجوشي وشلي كلي دروسا كان أوشي كبوي جوش راوا يعني كل كاركي كهلا بكاركا صاحبي تريو باخو ميوكش كإيشكي بوكراوا وحاملها أو كفشي كباريك أو كدايا جريت والمحمولة إليه أو كفشي كبوي باركريت ددانكس أوي لدور لنزيكو دفيها بي لم كاري عرقيا بجداري كردبت إلا البر أو لعنتي في غمرك الصلاة والسلام إخوائي لسلبي بر لعنتك إخوائك فمن لعن الله خوا لعنتي لأكاد
جا لەبەرەوە برایانی بەڕێز ئەو کەسانی کە ئیمانتان بەخوا هەیە گەنجەکان ئەمە کارێک نییە هەروە هاوەنتەبێ و بە هاوەنتەوەری بگرن لە دین و ئیمانتاندا ئەڕنێت سەری هەموو تاوانەکان ئەساس و بناغی هەموو تاوانەکان لێرەوە دەست پێ ئەکا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە فەرمودەیەکە فەرمێت مدمن الخمر إن مات لقي الله كعبد الوثن أفرمي أو كسي آلودي عرق بو عرق خورة وبوي ترق ناكري أجر مرد كاتي شو بردمي خوا وكو بتبرسي أشتو بردمي خوا لقي الله كعبد الوثن وكو كسي كبتبرس بو بأشتو بردمي خوا فرقي بيني بتبرستو عرق خور دنيا يكي كبا مدمني عرق بو بيبو حالو شو بيتو بردمي پروردگاري تنانت أبو موسى أشعري رضا ورحمتي خوای لێ أفرمي أخوي أفرمي الصحابة الله ما أبالي بخيال ما لا موكو يقوايا شربت الخمر أو عبدت هذه الثارية بچم أو كولك أو بردة أو تعشى بردة ليا ببرثم بكم بخواي خوم فرقي نية لاي من لقل على خواردة على خواردة وبدبرثيتي بردبرثيتي لاي من يكشتا أو أفرمي إن بيغمري خوا صلاة وسلام خوای لسبب بتپرست و مدمنی عرق یک حالیان هەیە کە جازان کە بتپرست ئەو کەسێک کە هەرگیز لە جەهەنەم نایەتە دەرەوە چای بە بەهەشت ناکەوێت تەنانەت سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتی عرق حرامکردن هاتە خوارەوە لەناو هەمیانە یەکسەر بە یەکتریانەوە ئەیانوو خوا عرقی حرام کردووە و عەدلی شیرکی کردووە یعنی هاوتای شەریک بۆ خوا پەیاکردنی کردووە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێوتن ئەی وەکو بتپەرستێتی وایە کە هەواڵەکان بە یەکترەگەیانیان و خوای گەورە عەرەقی حرام کردو و خستوێتی هاوتای چیشەوە شەریک بخوا پەیاکردنەوە هاوتای کفرکردنەوە کە ئیمانی هەر بەخوا نەبێت جابری کوڕی عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە شاری جەیشانی یەمەنەوە هاتەوە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی یا ڕەسوڵ الله لە وڵاتی یەمەن شەرابێک دروست دەکەن پێوتێ مەزەر لە ئەرزی خۆیانە ئەچن لە گەنمەشامی دروستی ئەکەن بە پێغەمبەری صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە مسکەرین هوە فەرمووی بۆ سەرخۆشکەرە و شەرابێکی ئەیخۆن و خەڵک سەرخۆشەکە قال نعم وتی بەڵێ یا ڕەسوڵ الله وڵا خەڵک سەرخۆشەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی كل مسكر حرام هەر چی شتێ سەرخۆش بکە حرامە هەر چی شتێ كل مسكر حرام هەموو بێهۆشکەرێک هەموو مەسکەرێک هەموو شتێک کە ئینسان مەسکا و بێهۆشی بکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی حرامە وإن عند الله عهدا وخواي گەورە لە لای خۆی عهدێکی کردووە خوا خۆی پەیمانی داوە وعدی داوە لمن يشرب المسكر ئەو کەسەی مادەی مەسکەر کە ئینسان مەزەکا و کە ئینسان بێهۆشەکەوە سەرخۆشەکە بیخواتەوە أن يسقيه من طينة الخبال خواي گەورە وعدی کردووە إلا ئەڵێ طينة الخبال قڕولیتاوی خەبالەکەم بە قورگیا لیتە قڕاوی خەبال ئەکەم بە قورگیا قالوا يا رسول الله وما طينة الخبال كان أي پیغمبری خوا طينة الخبال چییە قڕولیتاوی خەبال چییە فەرمووی عرق أهل النار أو عصارة أهل النار فەرمووی کێم و جەراعەت و عەرەقی جەهەنەمیەکانە کاتێک کە ئەسووتێن لەناو جەهەنەمە ئەو پیسیوی جەراعەتی کە لە گیانیان دێتە خوارەوە جۆگەلە ئەگرێ لەناو جەهەنەمە بۆگەنێکی پیسی دێ جەهەنەمیەکان خۆیان چەند بە ئاگرەکە ئیزعاجن ئەوە بە بۆگەنی ئەو حاڵە ئیزعاجن خوای گەورە وعدی کردووە ئەڵێ ئەوەی عەرەق بخواتەوە ئیلا ئەبێەوە لەوە بکەم بە قورگیە ئەبێ ئەمەی لە قیامەتا پێنۆشکەم مادەم لە دنیای حسابی بۆ فەرمانی خوا و بۆ ئەمری خوا نەکرد مادەم ئالوودەی ئەم عەرەق خواردنەوەیە بووە ئەمەیان فەرمودەیەکی ترە کە ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە فەرمودەیەکی صەحیحە بۆمانە گێڕێتەوە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەم حەدیثەتان جوان ئاگا لێ بێ جوان گوێی لێ بگرم زانت چەند لای خوای گەورە و چەند خوای گەورەش بەڕەحمە چەند بە عەفووە ئەفەرمێ من شەریبە الخەمرە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەچ کەس عەرەقی خواردەوە لم تقبل له صلاة 40 صباحا حتى 40 دانە ڕۆژ خوای گەورە نوێژی لێ قبوڵ ناکە هەچ کەس عەرەق بخواتەوە تا 40 دانە ڕۆژ خوای گەورە نوێژی لێ قبوڵ ناکە فإن تاب تاب الله عليه بەڵام ئەگەر تۆبە بکە خوا تۆبەکەی لێ قبوڵەکە فإن عاد أجر جراية وسري لم تقبل له صلاة 40 صباحا تا 40 دانە ڕۆژی کە خوای گەورە نوێژی لێ قبوڵ ناکە
فإن تاب الله عليه أجر توبة كرم جارج دي فانو خواي جورا أم جارج دي خوشة به فإن عاد أجر أم جارا بجاري فيم شوثري لم تقبل له صلاة 40 يوما جاري كتير حتى شل دانا روشي كخواي جورا نجي لقبول الله كا فإن تاب الله عليه أجر توبة كرم أم جارج خوالي خوشة به فإن عاد في الرابعة أجر بود جاري شوارم هاتو سر على خوانا دواي شوار جار توبة كردن دسي كدوبة على خواردن لم تقبل له صلاة 40 صباحا حتى تشل دانا روش خوان يجي لقبول ناكا فإن تاب أجر توبة شكل لم يتوب الله عليه خواي قول توبة كي لقبول ناكات بو جاري شوارم توبشك على خواي قول توبة لقبول ناكا وغضب عليه وغضب لأجله وثقاه من نهر الخبال لو رباري خبال لو قرولي تاوي كباس ما كي مجرعتي ستاي جهنم كان على خواي قول وعدي كدوا بلوش كابا قرقيا ديار أما قالت بآياتك يعني خوا أكاد ديار أما فرمانەکانی خوای لای دێ بۆیە چوار دانەجار خوای گەورە هەلەی خۆش بوو چوار دانەجار تۆبەی لێ قبول کردرا ئەم پیاوە دیارە بۆ بە مدمین و تەرکی ناکا چۆتە خوێن و ئێسقانیەوە لەبەرەوە خوای گەورە وعدی کردووە هەچ کەس بەو حاڵەوە بمرێ وەکو بتپەرست وایە و ئیلا ئەبێ لە تینەت الخەبال بکا بە قورگیا تەنانەت پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ هەچ کەس عەرەق بخواتەوە و ئەمە کەمی لێ بخواتەوە قومێ دوان بخواتەوە پێی سەرخۆش نەبێ کەسانێکی لە مامۆساوە ئەیکە سەرخۆش بێ نازانێت چییە لەو زەرەری هەیە ئەمانە منەی خۆمەوە پێی سەرخۆش نابم دەبزان ئەو کەسانی کە ئەڵێ پێی ئەی خۆمەوە سەرخۆش نابم خوا پێغەمبەر سەڵات وسەلەم لە دەرحەقیانە چییە فەرمێ ئەفەرمێ من شەریب الخەمر فەلەم ينتشی هەچ کەس عەرەق بخواتەوە و پێی سەرخۆش نەبێت لم تقبل له صلاة ما دام في جوفه أو عروقه ما دام أو عرق أو تال لناوية لناخية بو بخوينية شو تخوينية حتى أو مادة عرق لخوينية بخواي قورن يجي لقبول الله كما بيشي سرخوش نبوه أو عروقي من الأهاشية تا قطريق لما دي أو عرق لبدين يا مابت الله بيغمبر صلى الله عليه وسلم فرمي خواي قورن يجي لقبول الله وإن مات كافرا بو حالش بمري بكافر يمري ما دام مادة عرقك ولا ناو نشيا خواهی گەورە فەرمێ فەجتەنیبوو خۆتی لێ پارێزە هەر قەرەی مەکەوە تۆ چی خواردوویتەوە ئەفەرمێ بۆ حاڵە بمرێ وئین ماتە کافرن ئەگەر مردیش بە کافری ئەمرێت وئین ئینتەشا بەڵام ئەگەر پێی سەرخۆش بوو ئەمە پێی سەرخۆش نەبوو بەس خواردبیەوە اینجا ئەڵێ هەتا لە ناخیا مابێ خوانە نوێژی لێ قبوڵەکە بژمرێ بۆ حاڵەتەوە کە ئەو عەرەقە لە ناو جەوف و لە ناو سکایەتی بە کافری ئەمرێ ئەفەرمێ بەڵام ئەگەر سەرخۆش بوو هەتا 40 دانە ڕۆژ خوای گەورە عەرەقی لێ قبوڵ ناکا ئەگەر بژمرێ بە کافری ئەمرێ یعنی کابرای کە پێی سەرخۆش نەبووە هەتاکو مادەکە لە گیانیا بێ هەروەکو ئەوایە کە پێی سەرخۆش بووە ئەوەشی کە پێی سەرخۆش بووە هەتا 40 دانە ڕۆژ خوای گەورە نوێژی لێ قبوڵ ناکا ئەگەر بژمرێ بۆ حاڵەوە بە کافری ئەمرێ ئەمانە حەدیثی پێغەمبەرن صلی الله عليه وسلم ئەمانە بۆ کەسانێک ئیمانیان بەخوا و بە قیامەت هەبێ باوەڕیان بە زیینگ و بوونەوە هەبێت پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ڕێگەی باش نەماوە پیشانمانی نەیە شتی خراپیش نەماوە ئاگادارمان نەکاتۆ لێ و ڕێگریمان لێ نەکات و نەهیمان لێ نەکات ئەمە دینی خوایە لەوانەیە عەقڵی من بە نوعی کەلێکی باتۆ بڵێم ئەم شتە باشە ئەمە خراپە تەنانە هەیە کەس دەڵێ بۆ عیلاج بۆ ئەمانە بەکارهێنم تیا بۆ لە سەحابەکان هاتوون وتیان یا ڕەسوڵ ئەڵڵا ئەگەر بۆ دەرمانیش بەکاری بێنین فەرموویەتی شتێک خوا حرامی کرد بێ بۆ دەرمان بەکار نایەت شتێک خوا حرامی کرد بێ بۆ دەرمان و بۆ عیلاج بەکار نایەت با بۆ شتانە خۆمان هەڵ نەخەڵەتین وەڵام من گورچی لە مێشەیە بێ دکتۆرێتی بیرە بخۆمەوە وەڵام من ئاوام و نەخۆش مۆڵن بۆ ئەوە باشەوە ئەمانە هیچی لای خوا ناخوا واژ نییە ئەو قسەیە شتێک خوا حرامی کرد بێ ئەگەر لە لایەکیشەوە سوودێکە پێ بگەێنێ لە سەڵ لایکەوە زەرەرە پێگەێنێ دوای ئەوە هەرچیەک بێت ڕۆحیش بێت ئەم شتە کە خوای گەورە پێیوتی حرامە کە ئیسلام ئەم هەموو هەڕەشەی لەسەردانا بێ ئیتر لەمە زیاتر تۆ چین ئەوێت بۆ یەکە ڕووی دەمەکەمە هەموو ئەو کەسانی کە خۆیان بە موسڵمان ئەزانن بە تایبەتی گەنجەکانمان لاوەکانمان ئەڵەم دەستم دامێنتە ئەو مانگی ڕەمەزانە لاپەڕەیەکی تازە لەگەڵ خوای خۆتان هەڵڵەنەوە بەسە ئیتر لە جیاتی ئەوەی بچنە دەرگای باڕەکان و نادیەکان و دوکانی مەیفرۆشەکان فێری دەرگای مزگەوتەکان بن ڕەمەزانە ئەم جارە بەجارێ تۆبەیە بکە کە ئیتر تاوان نەبێت چ تا چ ڕۆژی کە تۆ عیبادەتی قبوڵ نەبێ نەوەک بمری بۆ حاڵە و بە کافری بمری دوایی کەس فریاد ناکەوێت دوایی ڕەنج بەبا ئەبیت خوای تەبارەک وەتەعالا مەجبور نییە و هیچ قانزاجێ ناکە ئەز تۆ عەزاب بات بەڵام کە ئەم شتەی لەسەر حرام کردووی حیکمەتێکی تایە تا نەبیتە مڵۆزم و بەبیتە گیانی میلەتەکەی خۆت تا نەبیتە بەڵایەک جوێن بە دایک و باوکی خۆ بەیت و شەقیان تێ هەڵڵەیت
هەتاکو نەبی بە کابرایەکی چەقۆشێن و لەسەر جادەکان شەو خەڵک لە خۆی کۆکەیتەوە خەڵک بە زۆر بگرن و یاخود بچی پەلاماری شورتە و پۆلیس و ئاسایشی داما و بیت و تەقیش لەوان کە ئەوان بێن ناو بژیتان بکەن و ئەوانیش بکوژیت. ئەمە دینی خوایە. خوای گەورە ئەمەی حرام کردووە حیکمەتی تایە. هەم دنیاشتی پێ ئەدۆڕێ هەم لەبەر چاوی خەڵک ناشرین ئەبیت هەم ماڵ و ڕزقی ماڵ و عائلەی خۆشتە تۆ ئەیکەی بەم شتە تاڵاو ئەیکەی بە قورگی خۆتە هەم ئەقلی خۆشت نایەڵی هەم ڕوڕەشی دیوانی خواش ئەبیت. لەبەرەوە برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکانم بە هیچ شێوەیە قەرەی ئەم عەرەقە مەکەونەوە. تۆ بەیەکی تاوەتی لێ بکەون لەو ماڵانەشا کە کەسێکیان تایە عەرەق خۆنەوە بە ئەوەی خێزانێتی ئەوەی کوڕێتی ئەوەی کچێتی بە هیچ شێوەیە بەنای ئەوەی هەستێ مەزەی بۆ بکات هەستێ عەرەقی بۆ ئامادەکە هەستێ پێکەکەی بۆ تێبکە هەستێ بچێ بۆی بکڕێت ئەگەر کوشتوشیانی خۆ تووشی ئەو گوناحە نەکەیت چونکە تۆش ئەبی بە شەریکی ئەو لا طاعة لمخلوق في معصية الخالق بۆ دنیای گوێڕایەڵی هیچ مەخلوقێ بکەی مادەم بەدفرمانی خوا و پێەکە با تۆش نەبی بە شەریکی ئەو نەبی بە شەریکی تاوانەکەی ئەو کەسەی کە ڕەفیقێکی فێری عەرەق خواردنەوە ئەکات قەسەم بەخوا ئەگەر ئەخۆشی بمرێت لەناو قەبرەکەیایەتر خۆت مردۆیتە عەرەق ناخواتەوە بەردەوام گوناحی عەرەقخۆری بۆ دێت. ئەمە بۆ چونکە ئەو زەلامانی کە تۆ فێری کردبوون و فێری ڕێگەی نادی و باڕەکانی کردبوون لە دوای تۆ کە تۆ مردویت ئەوان بەهۆی تۆ کە فێربوونی سا ئەخۆنەوە گوناحی ئەوان چەندە ئەوەندەش بۆ تۆ دێت چونکە تۆ مامۆسای ئەوان بووی تۆ ئەوانە فێر کرد تۆ ئەوانە پەلکێش کرد بردنێ بەرەو عەرەق خواردنەوە بەرەو خراپەکاری لەناو قەبرەکەش هەروەکو وایە عەرەق بخۆیتەوە چونکە خەڵکێکە لە دوای خۆ بەجێش تۆ فێری عەرەق خواردنەوە کردووە. لەبەرەوە ئەگەر کەسێک تا ئیسان نەیزانیەوە بە چەند تاوانێکی گەورەیە بە دوو قسە هەڵەیە خەڵەتانەوە بیرێ و قومێکی لێ بە یا قوتوێ بیرە بخۆرەوە پێی سەرخۆش نابی ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەوەی بە زۆرەکەی حرامی بە تەنەکەیکی لێ بخۆیتەوە اینجا سەرخۆش بی قومێکی حرامە ما كثيره يسكر فقليله حرام ئەوەی بە تەنکەرێکی اینجا سەرخۆش بی قومێکی هەر حرامە. با خۆمان بەتاوەتی لەم گوناحە گەورەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ الخبائثە دایکی هەموو تاوانەکانە دایکی هەموو خراپەکارەکانە با خۆمانی بەتاوەتی لێ پارێزین. تەوەکەلمان بەخوای گەورە بێ بڵێ خوای گەورە لەم مانگی ڕەمەزانە یارمەتیمان بێ ئەم عادەتە خراپە و چی عادەتی ترمانەیە ئەوی تووشی زینا بووە ئەوی تووشی دزی بووە ئەوی تووشی کاری خراپە و فاحیشە بووە فرسەتێکە لەم مانگی ڕەمەزانەیە ئەوا دێتە بەرەو پێشەوە لە ئیستاوە تۆبەی بۆ بکە و خۆتی بۆ حازرکە لە ئیستاوە خۆتی لێ مەڵە تا ڕۆژی ڕەمەزانەکە ئەخۆم وی جاتەکیەکەم چونکە تۆبەت قبوڵ نابێ و کاتە ئەو تا حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ تا 40 دانە ڕۆژ خوا نوێژی لێ قبوڵ ناکات بەڵام مەڵێ ئەگەر تۆبە بکات تۆبەش ئەوەی دەستی لێڵگریت و پەشیمان بی لەوەی کە کردوتە و وعدیش بی کە ئیتر نەیخۆیتەوە ئەبێ ئەم سێ شەرتەی تیا بێت دەستی لێ هەڵگریت پەشیمان بی لە پێشتر کە خواردوتەوە وعدیش بی کە ئیتر نەیکەی ئەفەرمێ خوا تۆبەکە لێ قبوڵ ئەکات با تۆبەیەکی یەکجارێکی بێت تۆبەیەک بێ پەشیمان بوونەوە دیسانەوە گەڕانەوەی بۆ تاوانتیان نەبێت با تۆبەیەک نەبێ لە ئاخری ڕەمەزانە ڕەفیقێک هەڵماخەڵێتی و شەوی جەژن دەستکەیتەوە بە عەرەق خواردنەوە تۆ بێ بکەی شڵڵا خوای گەورە هەموو گوناحەکانمانی لێ بفڕێتەوە و بچینە ڕیزی ئەو کەسانەوە کە خوای گەورە وعدی داوەڵێ مادەم لە دنیا لەبەر خاتی من تەرکە شەر بێ لە قیامەتە خۆم پێشکەشتی بکەم و پێتی بنووشم. خوای گەورە هەمومان هیدایەت کە هەمومان بێدار کاتەوە گەنجەکانمان بێدار کاتەوە بیانگاتەوە بۆ ڕێگە ڕاستەکەی ئیسلام لە خەوی غەفڵەت بەخەبەرمان بێنێ پیرەکانیشمان عاقبەت خێرکە إيمان سلامتك أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.